زۆر باشە هەر سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق تا چەند عێراق سوودی لە دیموکراسیت وەرگرتووە ئایا لە عێراق دیموکراسیت هەیە بە مانای وشەی دیموکراسیت یا هەنگاو بە هەنگاو هەڵبژاردن دوای هەڵبژاردن لە هەڵبژاردن و لە دیموکراسیەتیش دوور دەکەونەوە دەمانەوێت لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر بکەین میوانەکەمان زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دەیڤید ڕۆمانۆ پسپۆری کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ ئەگەر بە هەڵەدا نەچوو بووم لە میزۆری لە گەڵماندایە بەڕێز ڕۆمانۆ سڵاوتان لەوێ سوپاس کە جارێکی دیکەش لەگەڵمان بەشدارن لە ئەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 بە خۆدەزانی هەڵبژاردن لە عێراق بەڕێوەیە من دەمەوێت بزانم تێڕوانینی ئەمریکا بۆ هەڵبژاردن و هەم پرۆسەی دیموکراسی لە عێراق چۆنە؟ زۆر سوپاس خۆشحاڵم لەگەڵتانم ئەمریکا بە بەرهێنانێکی زۆری کردووە لە عێراق لە 20 ساڵی ڕابردوو ئەم هەڵبژاردنەکە لە عێراق بەڕێوە دەچێت زۆر گرنگە بۆ ئەمریکا دەیانەوێت عێراقێک ببینن کە سەربەخۆ بێت دوورکەوێتەوە لە کاریگەریەکانی ئێران و هیچ کاریگەریەکی ئێران لەسەر وڵاتی عێراق نەبێت و ببێتە هاوپەیمانێکی بەهێز و گرنگ و ڕاستەقینەی ئەمریکا و هەروەها پەیوەندێکی باشیشی لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت و پەیوەندەکانیان زۆر باش بێت و هەڵبژاردنێکی دیموکراسی بەڕێوە بچێت زۆر باشە بەڕێز ڕۆمانۆ بەڕای ئێوە عێراق لە بواری دموکراسی وڵاتێکی بێخەوشە کەم و کوڕی نییە ئەگەر هەیەی بەڕای ئێوە کەم و کوڕیەکانی چین چەندین کەلێن هەیە لە زانستی سیاسیدا ئێمە وا دیموکراسی دەبینین کە وەک دوو خاڵ هەیە لە زانستی سیاسیدا بۆ دیموکراسی بۆ ئەوەی ئەم وڵاتە بچێتە سەر ڕێڕەوی خۆی بە ڕێڕەوی دیموکراسی بڕوات و دوورکەوێتەوە لە توندڕەوی و بابەتەکانی دیکە ئێمە ئێستا لە جیهاندا وڵاتێکمان نییە کە 100% دیموکراسی بێت و هەروەها وڵاتێکیشمان نییە کە 100% وڵاتێکی دیکتاتۆریەت و تند و تیژ بێت بۆیە پرسیارەکە لێرەدایە کە ئایا عێراق زیاتر بەرەو ڕووی دیموکراسیەت دەچێت یاخۆت زیاتر بەرەو ڕووی دیکتاتۆریەت و با بڵێن وڵاتێکی تند و تیژ زۆر باشە بڕێزە ڕۆمانۆ با بێمە سەر ئەو پرسیارە ئایا ئەو دیموکراسیەتەی ئەمریکا خەونی پێوە دەبینیت لە عێراق هاتۆتە دی؟ هەندێکی هەیە بۆ نمونە ئێمە ئێستا لە عێراق چەندین با بڵێن حکوومەتی دیموکراسیمان هەبووە بۆ نمونە ئێستا کە بە بەراورد بە با بڵێن ڕژێمی سەدام حوسێن تا ڕادەیە گۆڕانکاری هەبووە و ڕووی داوە و ئەو سیستەمەی کە ئێستا هەیە لە عێراقدا تا ڕادەیەک بە گشتگیری توانیوێتی بچێتە پێشەوە بەرەو پێشەوە بچێت و کارێک بکات کە تا ڕادەیەک لە بەرژەوەندی لایەنەکان بێت بە گشتی و بەلایەوە گرنگ نییە ئەم سیستمە ئایا کێیە دێتە سەر حکوم یاخۆت نا و بە شێوەیەکی گشتی گەلی عێراق چاویان لەوەیە کە چاکسازیەکی سەرتاسەری و ڕیشەیی بکرێت و خزمەتگوزاریەکان بۆ خەڵک دابین بکرێن و ئەمە شتێکە کە گەلی عێراق خەونی پێوە دەبینێت و دەیەوێت خزمەتگوزاریەکان باشتر زۆر باشە بەڕێز ڕۆمانۆ ئێستا لایەنە چەکدارەکانی عێراق با ڕوونتر بڵێ میلیشیاکانی عێراق
بۆ ئەم هەڵبژاردنە خۆیان ئامادە کردو و دەیانەوێ بێنە پەرلەمان و دەست بەسەر پەرلەمانی عێراقدا بگرن ئەگەر ئەوە ڕوویدا هەڵوێستی ئەمریکا چۆن دەبێ ئەم هەڵبژاردنەی قبول دەبێ نیگەرانیەکی ڕژدی ئەمریکا لەسەر ئەم بابەتە هەیە. ئیدارەی ئێستای ئەمریکا زۆر ڕژدە لەسەرەوەی کە کاریگەریەکانی حەشدی شەعبی لەسەر حکوومەتی عێراق سنووردار بکات و هیواد خوازن کە سوودانی سەرۆکوەزیران بتوانێت کۆنتترۆڵی ئەم گروپانە کۆنتترۆل بکە حەشدی شەعبی کۆنتترۆل بکە و وا نەکات کە حەشدی شەعبی بە دامەزراوەیی بکرێت و کاریگەری لەسەر دامەزراوە حکومیەکان هەبێت لە وڵاتەکە و هەروەها لە بەرژەوەندی وڵاتانی دراوسێ کار بکەن و دژی عێراق بن ئەمە ویست و هەڵوێستی ئەمریکایە و ئێستا کاتێکە لە بەردەم هەڵبژاردنداین ئەمریکا چاوی لەوەیە کە لەم هەڵبژاردنەدا هەڵبژاردنێک دوای هەڵبژاردن با بڵێن چاکسازیەکی باش بکرێت و دامەزراوەکان تەواو لەژێر کۆنتترۆلی حکوومەتدا بنەوە کە بچنە ژێر کۆنتترۆلی حەشدی شەعبی و گروپە چەکدارەکان و ئەگەر بچنە ژێر کۆنتترۆلی گروپە چەکدارەکان دیموکراسیەتی عێراق لە زۆر مەرجەدا دەبێت. باشە بەرەزە ڕۆمانۆ بەڵام ئەوەی ڕەچاو دەکرێت لە عێراق هەڵبژاردن دوای هەڵبژاردن کەمتر خەڵک دەنگ دەدەن واتە دەنگدەر زۆر کەم دەبێتەوە خوێندنەوەتان بۆ ئەمە چێ ئەمە چیبان پێڵێ دیارە لە عێراق هیچی تر متمانەیان بەوانە نەماوە کە دەسەڵاتدارن لە عێراق. ئەمە خاڵە گرنگەکەیە. ڕێژەی بەشداریکردن لە بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردن گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەمەش دەوەستێتەوە سەر ئەو بەڵێنانەی کە دەدرێتە خەڵک لە کاتی بانگەشە خەڵکی داوایان لێ دەکرێت کە دەنگیان پێ بدرێت و چاکسازی بەڕێوەیە و بەڵێنی گەورە بە خەڵک دەدەن بەڵام چاودێران ئێستا لە دەرەوە لە ناوخۆی عێراقیش بوونمونە لە ئەمریکا چاویان لەسەر ئەم هەڵبژاردنەیە و چاویان لەوەیە بزانن ڕێژەی بەشداری خەڵک لەم هەڵبژاردنەدا چەندە ئایا خەڵک تا چەندە متمانەی بەم هەڵبژاردنە هەیە و تا چەندە متمانەیان بەم حکوومەتی ئێستا هەیە و ئایا بزانن سوودانی چۆن بەڵێنەکانی جێبەجێ دەکات بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر هەڵبژاردنەکە با بڵێن ڕێژەی بەشداری لەم هەڵبژاردنەدا کەمتر بێتەوە ئەمە دەرخەری ئەوەیە کە حکوومەت نەیتوانیوە داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکات و دیموکراسی لە مەترسیدا دەبێت. بەڕێزە ڕۆمانۆ بۆ خۆشت باش دەزانی عێراق وڵاتێکی فرەپێکاتەیە پێکاتی نەتەوەیی ئاینی ئاینزایی بەڵام ئەوەی لە هەڵبژاردنەکان دواتر دەردەکەوێت و دەسەڵات دەگرێتە دەست یەک پێکاتی نەتەوەیی و یەک پێکاتی ئاینیە کە ئەوی شیعەیە کەواتە هەڵبژاردن و دموکراسی ئەوەی ئەمریکا چاوەڕوانی دەکرد لە عێراق هاتۆتە دی یان دێتە دی. ئەمە پرسێکی قورسە چونکە عەرەبە شیعەکان زۆرینەن لە عێراقدا و دیموکراسیەتیان با بڵین بۆ خۆیان دیزاین کردووە و دامەزراوەکانیان بۆ خۆیان دیزاین کردووە بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکاندا خۆیان زۆری نەبن بەڵێ ئێمە دەبێت پێشبینی ئەوە بکەین شیعەکان دەبنە کاراکتەرێکی سەرەکی لە عێراق بەڵام دەبێت لە هەمان کاتیشدا کورد سونە بەشداریان پێ بکرێت بێنە ناو دامەزراوەکانەوە لە کایی سیاسی و لە بەڕێوەبردننی وڵاتەکەدا ڕۆڵ و کاریگەریان هەبێت
دەستوری عێراق مافی داوەتە تەواوی لایەنەکان لە پاڵ ئەوەی کە شیعە زۆرینەیە لە عێراق بەڵام دەستوری عێراق مافی داوەتە پێکاتەکانی دیکەی عێراقیش کە مافیان هەبێت و ڕۆڵیان هەبێت لە با بڵێن بەڕێوەبردننی وڵاتەکە کەواتە ئێمە هیواخوازی دوای ئەوەی کە هەڵبژاردن کرا و ئەگەر شیعەکان براوە بوون و زۆرینەیان لە هەڵبژاردنەکە برد بەشداری بە لایەنەکانی دیکەش بکەن و پێکەوە وڵاتەکە بەڕێوە ببن. زۆر باشە زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دەیڤید ڕۆمانۆ پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە ویلایەتی میزۆری لە ئەمریکا و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی